الله الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. خۆشەویستان خۆشحاڵم کە لە بەرنامەی نووسین و یادەواری لە ئەڵقەی ژمارە 84 بە خزمەت ئێوەی خۆشەویست گەیشتمەوە بۆ قسەکردن لەسەر کتێبی جەژن و یاد و بۆنەکان و هەڵسەنگاندنێک. خۆشەویستانم وەکو لە ئەڵقەکانی ڕابردووشا وتمان ئەم بابەتە بابەتی هەنووکەیەوە بابەتێکە پەیوەستە بە ژیانی ئێمەوەوە هەتا ئەم ساتە وەختەش بابەتێکن کە ڕای جیاواز لەسەریان هەیە و هەروەها قسە لە بارەیانەوە زۆرەکرێت بۆ ئێمە بە باشمانزانی لەگەڵ بەڕێز مامۆستا عەلی باپێ زیاتر لەسەر بابەتەکان ببینینەوە. مامۆستا زۆر بەخێر و سوپاس دەکەین. زۆر سپاس کاک پەیوەند، هیوەش بەخێر بێت دووبارە. مامۆستا مێ بچینە سەر بابەتێکی تر هەر لە بەشی دووەمدا لە بەڵگەی دووەمدا ئەنجامدانی ئەو یادوبۆنانە خۆچواندن بە کافران دەنووسیت زانانی قوڵ و معتەبەر لەسەر ئەوە ڕێکەوتون کە خۆچواندن بە کافران تەنها لەو شتانەدا قەدەغەیەکە تایبەتمەندی ئاینی و فکری کافرانن. ئەگەر نمونە بۆ زانانەش بینینەوە مامۆستا خراپ نییە. الحمد لله وصلوات الله وسلامه وبركاته على رسول الله محمد وآله المهتدين بهداه من الصحب والأزواج والقرابة والتابعين لهم بإحسان إلى يوم لقاء الله. کاک پەیوەند دیارە ئەوانەی کە دەڵێن یادوبۆنەکان بەگشتی قەدەغەن بێژە لە دوو جەژنی ڕەمەزان و قوربان کە بۆ زانیاری جەنابەت بڵێ ئەوە دیارە یەوم الفیتر واتە ڕۆژی یەکی شەوال کە لە دوای مانگی ڕەمەزان دێ بە عید الفیتر ناودارە و ڕۆژی دەی ذی الحیجەش بە عید الأضحى یا عید الأضحیە کە قوربانی تیاسە دەڕێ ناودارە و ڕۆژی جمعەش دیارە لە فەرمایشتی پێغەمبەر داهاتوو عەلەیهی الصەڵاتو وەسەلام یەوم الجموعة عیدنا ئەهل الئیسلام. بەڵام وێڕای ئەوە لە فەرمایشتی پێغەمبەر داهاتوو عەلەیهی الصەڵاتو وەسەلام بۆیەوە دەڵێم چونکە هەندێک دەڵێن هەر ئەو دوو جەژنەکان لەگەڵ ڕۆژی جمعە، بەڵام ئێمە لە فەرمایشتی پێغەمبەردا هەمانە سەڵات و سەلامی خوای لەسەر بێ دەفەرمێ یەوم عەرەفەتە وأيام التشريق يوم عرفة وأيام التشريق عيدنا أهل الإسلام. روج عرفة وروج قربان ويوم النحر يوم عرفة ويوم النحر وأيام التشريق دكات شند روج عرفة كروجي نويم ذي الحجة، روجي النحر يوم النحر كروجي دەی ذی الحجة، أيام التشريق سێ ڕۆژن لە دوایوان ڕۆژی 11 و 12 و 13 کە وردکە بەردیان تێدا بە جەمڕەکان دادەدرێن مانە دەکا 5 ڕۆژ و لە فەرمایشتی دیکە دەهاتۆ باسی یوم الجمعەش دەکا عیدنا ئەهل الئیسلام. ئەمە 6 کەواتە ڕاست نییە کە 3 ڕۆژ بن، تەنیا جەژنی ڕەمەزان و قوربان و ڕۆژی جمعەش، بەڵکو ڕۆژی عەرەفەش بە جەژن لە قەڵەم دراوە، ڕۆژی قوربانی سەربڕنیش بە جەژن لە قەڵەم دراوە، 3 ڕۆژ دوایوانیش بە جەژن لە قەڵەم دراون، ڕۆژی جمعەش بە جەژن لە قەڵەم دراوە 6 و عید الفیتریش ئەوە 7، یعنی 7 ڕۆژ بە نەسی فەرمایشتی پێغەمبەر صلی الله علیه و سەلەم بە وشەی عیدیان بۆ بەکار هێنراوە. ئەوە لەو ڕۆکە دەڵێن هەر ئەو 2 ڕۆژە یاخود ئەو 3 ڕۆژە. ئەوە یەک. پاشان ئەوانە لە ئاڵقەی پێشوودا باسمان کرد دەڵێن خوا دەفەرمێ اليوم أكملت لكم دينكم وأتممت عليكم نعمتي ورضيت لكم الإسلام دينا. ئەمڕۆ دینەکان بۆ تەواو کردوون. جا دەڵێن ئەگەر ئەو شتانە دابهێندرێن لە دین زیاد بکرێن کەواتە دینەکە نوقسانە بۆیە دەبێشتی کەشی تێدا زیاد بکرێ. بەڵام ئەوە کاتێک ئەو قسەی ڕاست دەردەچێ ئەو قسەیە دیوارێکە لەسەر ئەو بناغەیە بنیاد دەندرێ کە ئەو بۆنە و جەژنانە بە دین لە قەڵەم بدرێن، بە عیبادەت لە قەڵەم بدرێن. بەڵام گوتمان بابی هەڵسوکەوتەکانن لە بواری هەڵسوکەوتەکاندان و بەشێک نین لە دین، بەڵکو لە بواری هەڵسوکەوت و عادەتەکاندان کە خەڵی لە نێو خۆیاندا
ئەوانە دەکا کەواتە ئەگەر داش بهێنرێن معناوانە شتێک لە دین زیاد کراوە بەڵکو شتێک لە دنیاداریدا زیاد کراوە و دنیاداری و هەڵسو کەوتەکانیش ئەسڵتیاندا داهێنان و زیادکردنە و ژیان ئاوا بەڕێوە دەچێت ئەنجا ئەوە بەڵگەیەکیان بوو کە پێشتر قسەمان لێ کرد کە دەڵێنەوە خوا دەفەرمی دینم بۆ تەواو کردوون بەڵام ئەوان دێنن ئەو شتە لە دیندا زیاد دەکەن کەواتە دینەکە نقصانە بۆیە لێ زیاد دەکەن ئێمە دەڵێن هیچ شتی لە دیندا زیاد نەکراوە ئێوە بە هەڵەدا چوون کە دەڵێن ئەمە بەشێکە لە دین ئێمە دەڵێن بەشێکە لە دنیاداری پەیوەندی بە هەڵسوکەوتەکانەوە هەیە هەرچەند زیاد بکرێ وەکو داهێنانە لە هەر بوارێکی دیکەدا لە بواری حکم و سیاسەتدا لە بواری ئیدارەدانی کۆمەلگادا لە بواری ئابووری و هەڵسوکەوتەکانی ژیان و گۆزەراندا لە بواری کۆمەڵایەتیدا لە بواری جەنگ و ئاشتیدا لە بواری پیشەسازی و تەکنۆلۆژیادا هەزاران شت داهێنرا و پەیدا کراوە ئایا معناوایە لە دین زیاد کراوە نەخێر چوە لە بواری هەڵسوکەوتەکاندایە و هەڵسوکەوتەکانیش ئەسڵتیاندا بناغەتیاندا داهێنان و پەیداکردنە کەواتە هیچ لە دین زیاد نەکراوە تا وڵا کاکەوە دین تەواو کراوە دێ باشە دین تەواو بۆ مەش هەموو دەڵێ بەڵام دین بە چ واتایە بەو واتایە کە لە بواری عەقیدە و عیبادەتدا شەریعەت نوخزێتۆ سەرپیت لە بواری هەڵسوکەوتەکاندا چوارچێوی فراوانی داناوە هێڵی گشتی داناون لە بواری ئیدارەدان و حکم و سیاسەتدا شەریعەت چەند ئەسڵێکی داناون دەبێت حکم بە دادگەری بکرێت دەبێت حکم بە شوڕا بێ دەبێت مسلمانان چقێکی دەسەڵاتیان هەبێ دەبێت هەر کێشەیەک تێدا کەوتنە مشتومڕەوە بیجێڕنەوە بۆ شەریعەت ئەمانە چەند ئەسڵێکن و لە بواری کۆمەڵایەتیدا لە بواری ئابووریدا لەلایەکەوە هەر کەسە ئەوەی کەوە دەستی دێنێ مادام لە ڕێی شەرعیەوە هی خۆیەتی و لەلایەکی دیکەوە کۆمەڵە شت قەدەغە کراون وەکو غەش و وەکو ئیحتیکار و دەست بەسەرداگرت وەکو غەسب و وەکو دزی و ڕێگری و وەکو ئەوانە هەمووی قەدەغە کراون ئەوی دیکە ئەوی دەمێنێتەوە هەمووی حەڵاڵە و ڕەوایە یعنی لە بواری هەڵسوکەوتەکاندا غەیری ئەوەی کە شەریعەت قەدەغەی کردووە هەمووی بە حەڵاڵی دەمێنێتەوە بەڵام لە بواری خواپەرستیەکاندا غەیری ئەوەی کە شەریعەت دایناوە هەمووی بە قەدەغە دەمێنێتەوە هەر ئەوەی کە شەریعەت دایناوە دەبێ بکرێ باشە ئێمە دەڵێن ئەوە هەمووی لە بواری هەڵسوکەوتەکاندا وەکو ئاڵقەی پێشوش باسمان کرد گرێگرەیەکان عوقدەت العوقەد ئێرەیە کە دەبێت تۆ سەرنج دەی ئایا ئەو یادوبۆنانە دەکەونە چه خانەیەکەوە ئەگەر بکەونە خانەی عیبادەتەوە بەداهێنراو لە قەڵام دەدرێن ئەگەر بکەونە خانەی هەڵسوکەوتەکانەوە بە شتێکی ڕەوا لە قەڵم دەدرێن مادەم بەرژەوەندی بهێن نەدی و لە خودی خۆشیاندا ناشەرعیان تێدا نەبێ جا بۆ کەسێک کە دەڵێنە خێنە بە عیبادەتی لە قەڵم باشە تۆ گەبیکەی بۆ تۆ بیدعەتە بەڵام من بە عیبادەتی لە قەڵم نەدەم بیکەم شتێکی ڕەوایە باشە تۆ بۆ خۆت بە بیدعەتی بزانە چونکە تۆ بە عیبادەتی دەزانی بەس ئەمە دەڵێم کوێ عیبادەتە باشەوە خەڵکدا دەنیشێ پێکە و یادی لە دایکبینی پێغەمبەر دەکاتەوە عەلەیهی سەڵات وسەلام و قەسیدە و شیعر دەخوێندرێتەوە و باسی ژیاننامەی پێغەمبەر دەکەن عەلەیهی سەڵات وسەلام و خۆشی دەردەبڕن و شیرنی دەبەخشنەوە کوێ عیبادەتە ئەوە هەموو هەڵسوکەوتی بینی خۆمانە هەروەها بەنسبەت یادوبۆنە دینیەکانی دیکەشەوە بەنسبەت بۆنە نیشتیمانی پیشەیەکانەوە باشە خەڵکێک ئەمڕۆ ڕۆژی ڕۆژنامە نووسانە ڕۆژنامە نووسان دەبێ ئازاد بن نابێ بگیرێن و سیناریویان بۆ دروست بکرێ باشە ئەمە دەبێ هەموو عاقلێک پشگیریەوە بکە ئەمڕۆ ڕۆژی بڵێن کەم ئەندامانە ئەوانەی خاوەنی پێداویستی تایبەتن دەبێ گرنگی زیاتریان پێ بدرێ خەمیان لێ بخورێ باشە خراپە ساڵێک لە هەر ساڵێکدا ڕۆژێک یادی ئەو توێژە بکەینەوە ئەمڕۆ ڕۆژی منداڵانە گرنگیان زیاتر پێ بدرێ و ئاگامان لێیان بێ و کاریان پێ نەکرێ و ناڕەحەت نەکرێن و پەروەردە بکرێن ئێمە شتێکی خراپ ئەمڕۆ ڕۆژی دایکە دایک دەبێت ڕێزی تایبەتی لێ بدرێت ئەمڕۆ ڕۆژی دار و درەخت و سەوزاییە یعنی هەموو ئەوانە لە ڕاستیدا هیچ ناشەرعەیەک نییە لەوەدا کە تۆ ڕۆژێک لە ساڵەدا تەرخان کەی بۆ گرنگیدان بە بابەتێکی دیاریکراوە معناوانی هەر لە ڕۆژەدا گرنگی پێدەی نا بەڵام ئەو ڕۆژە بۆ تەرخان دەکرێت هیچ ئەوە هەڵسوکەوتی بینی خۆمانە هیچ پەیوەندی نییە بە عیبادەتەوە تاکو ئەتۆ پێناسەی بیدعەتی بەسەردا بینی ئەوی دی کە بە بەڵگەی دەهێنەوە دەڵێن ئەمە خۆ چواندنە بە بێبڕوایان تەشەبوه بالکوفار ئەمجا دقێکیش لەو بارەوە دێننەوە کە مشتومڕی زۆری لەسرە من تەشەبه بقوم فهو منهم
كامل لە شوێنی دیکە زۆر مناقەشەیە و قسەیەمان کرد و قسەی زانایانمان هێناوە لە فەرزی دایبنی ئەم سەنەدەکەی ڕاستە و پێغمبەر عەلەیهی سەڵات وسەلام وای فەرمەوە باش بەڵام زانایانی معتەبەر قسەیان لەو بارەوە کردووە بۆ وێنە ئیبن حەجەر العەسقەلانی لە فەتح الباریدا و زانایانی دیکە لە کتێبەکانی خۆیاندا دەڵێن حتا ئیبن باز و ئیبن عوثەیمین قسەیان کردووە لەوە ڕەحمەتی خۆیان لێبێ دەڵێن تەشەبوه بالکوفار یعنی چی باشە بێبڕوایان بە تایرە سەفەر دەکەن ئێمەش بە تایرە سەفەر دەکەین تارەکەن ئێمە دروستمان کردووە ئەوان دروستیان کردووە سوار دەبینە باشە بەداخەوە تەوە بەجێمایی مسلمانانە کە بۆ بەرگ و پۆشاکیان و بۆ ئامرازی هاتوو چۆیان و بۆ هەموو کەل و پێداویستەکانیان پێویستیان بە بێبڕوایانە ئەوە دواکەوتوێتی مسلمانانە کاتی خۆی مسلمانان سەرچاوەی پێشکەوتن و داهێنان و پیشەسازی و هەموو شتێکی باش بوون خەڵک دەهاتن لە سەردەستی مسلمانان فێر دەبوون ئێستا بەداخەوە شتەکان لە دەستی ئێمە ترازاون بەهۆی ئەو دەوڵەتە بووکەڵانەوە کە دروستیان کردوون بەهۆی ئەو حکمڕانە شێرە بەفرینانەوە کە بۆ خەڵکەکەی خۆیان شێرە مەڵام لە بەرامبەر ئەوەندا ڕێوین ئەوە مسلمانان دواکەوتوون جا تۆ تەماشای بکە ئێستا ئەهلی کوفر بە شەمەندەفەر هاموشۆ دەکەن بە تایرە بە پاپۆر باشە یا جۆرێک لە بەرگ و پۆشاکی تایبەت لەبەر دەکەن یا مەسەلەن بە جۆرێک دەخوێنن یا بە جۆرێک ئەنتەرنێت بەکاردێن ئێمەش ئەگەر ئەوە بکەین وەکو ئەوانمان کردو وانە باشە جاخۆ ئەگەر ئەوە بە گشتی وەربگیرێ واتە لە هەر شتێکدا تۆ وەکو کافران بکەی ئەوە وەکو حکمی کافرانت هەبێ دەبێ مسلمانێک لەسەر زەوی نەمێنێتەوە کە کافر نەبوو بێ چونکە تەنانەت ئەو زانایانەی سعودیش کە کاتی خۆی لەو بارەدا زۆر سەخت گیریان کردو کە ئەوان وان نەگوتوە ڕاستێکی ناڵێن لە هەڵسو کەوتەکاندا گەر وەکو وان بکەی بەڵکو ئەوان هەموو زانانی معتەبەر دەڵێن لە شتێکدا ئەگەر خۆت وەکو کافران بچوێنی حکمی ئەوانت هەیە کە تایبەتمەندی دینیان بێ بۆ وێنە نەسڕانیەکان خاچ لە مل دەکەن تۆش خاچ لە ملکەی خاچ وەکو ئەوان یا مەجوسیەکان ئاگر دەپەرستن تۆش بچی ئاگر بپەرستی سەر ڕوکوعی بۆ بەری یا یەزیدیەکان تەقدیسی مەلەک تاوز دەکەن ئیبلیس ئێمە دەڵێن شێطان ئیبلیس ئەوان دەڵێن مەلەک تاوز ئەتۆ بچێت تەقدیسی بکەی بیپەرستی بە گەورەی بزانی کە بەندەیەکە و لەخوا یاخی بۆ لێ هەڵگەڕاوەتەوە ئەو کاتە تۆ حکمی ئەوانت هەیە لە تایبەتمەندی دینی ئەواندا وەکو ئەوان بکەی حکمی ئەوانت هەیە بەڵام لە شتی دنیاییدا لە هەڵسو کەوتەکاندا کە ئەسڵ تیاندا داهێنانە ئەسڵ تیاندا بەرەو پێشون و گەشەکردنە ئەوە تۆ گەر وەکو وان بکەی هەر فەرمایشتەکەی خۆی پەروەردگار جێبەجێ کردووە کە دەفەرمێ فەبەشر عیبادی الذین یستمعون القول فیتبعون احسنه اولئک الذین هداهم الله واولئک هم اولو الالباب مژدە بدە بەو بەندانم کە گوێ بۆ هەموو قسەیەک دەگرن يستمعون القول استماع جای لە سەمع یعنی بیستن استماع یعنی گوێ هەڵخستن و گوێ بۆ گرتن بە گرجی پێدانەوە القولیش ئەلیف و لامی ناساندنی لەسەرەکە بۆ ئیستیغراق و جینسە واتە گوێ بە هەموو قسەیەک دەگرن بەڵام ئایا سەبەتەن هەرچی تیان کرا وەریگرن نا فیتبعون احسنه شوێن باشترینی دەکەون کامە قسە لە هەمووان باشتر و ڕاستە ئەوە تەبەنی دەکەن بەڵام لە هەموو گوێ لە قسەی هەموو کەس دەگرن ئەوە خوای پەروەردگار موسڵمانانی ئاوا ڕێنمایی کردووە جا دەفەرمێ أولئك الذين هداهم الله ئەوانە خوا ڕاستەڕێی کردوون و أولئك هم أولو الألباب و ئەوانە خاوەن عەقڵان خاوەن عەقڵ ئەو کەسێ بە عیلمی خەڵک خۆی دەوڵەمەند کە ئێمە ئەگەر لەو شتانەدا کە غەیری ئێمەتیاندا پێشکەوتونەوە لەوان بەهرەمەند بین ئەو ئاەتەی خوای پەروەردگارمان جێبەجێ کردووە هەروەها ئەو ئەثەرەمان جێبەجێ کردووە کە دەفەرمێ الحکمة الضالة المؤمن فحيثما وجدها فهو أحق بها وەکو لە سنەی ترمذی هاتووە حکمت واتە زانیاری بەسوود کردداری بەسوود شتێکە لە بڕوادار ون بووە بزر بووە لە هەر شوێنی بی دۆزێتەوە لە هەموو کەس پێی شایستەترە و پێغەمبەر صلی الله عليه وسلم وای کردووە زۆر جاری کە باسمان کردووە کە کاتێک دەیەوێت نامە بنووسێ بۆ کیسرا و بۆ هێرەقل و بۆ نەجاشی و بۆ مقەوقەسی میسر ئەو حکمڕانان ئەوە هەموو نازناوی حکمڕانی بوون حکمڕانی فارس پێی گوتراوە کیسرا حکمڕانی ڕۆم پێی گوتراوە قەیسەر
حکمڕانی میسر پێوترا مقەوقەس حکمڕانی حەبەشە پێوتە نەجاشی و هەروەها کاتێ دەوێت نامە بنووسێ بۆ پاشایانە حکمڕانانە نامەکە دەنووسێ دەوێت بۆ ئەم بنێرێ یەکێک لە مەجلیسەکەدا دەوڵی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم حکمڕانەکان نامەیە کە مۆر نەکراوێ نایخوێنەوە ئەویش نافەرمێ جا چۆن وەکو کافران بکەین نا دەفەرمێ مۆرێکم بۆ دروستکەن مۆریشی بۆ دروست دەکەن ئەنگوسیلەیەک دەبێ الله لەسەرێ ڕەسوول لە نێوەڕاست محەممەد لە خوارێ محەممەد ڕەسوول لە خوارێەوە سەر بخوێنرێتەوە نامەکە مۆر دەکا و دێنێرێ کەواتە هەروەها منجەنیقی کە بەکارهێنان دەبابە کە بەکار هە لە جەنگەکاندا و ئەو خەندەکە کە بەکارهێن لە شەڕی خەندەقدا لە شەڕی ئەحزابدا بە مەشورەتی سەلمانی فارسی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام نەیفەرموو جا چۆن وەکو کافران بکەین نا لە هەڵسو کەوتەکاندا ئەوان چی چاکیان پێ لیان وەربگرە ئەتۆ پێی شایستەتری و دەبێت عرف و یاسا و ڕێسای نێو دەوڵەتی ڕەچاو بکەی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام وای کردووە جارێک لەلایەن مەلیکی یەمەنەوە کە سەر بە کیسڕا بووە دوو نەفەر دێن سمێڵ گەورە ڕیشیان تاشی و دەڵێن فەرمونون وڵا دەڵێن هاتووین محەممەدی لەگەڵ خۆمان بەرین کیسڕا جوابی ناردۆ بۆ مەلیکی یەمەن توێتی بچۆ محەممەدەم بۆ بێنە کە دەڵێ من پێغەمبەر بوو نامەی بۆ من ناردووە مسڵمان بم بچۆ بۆم بێنە بە دیلی دەڵێن زامە بۆی هاتووین دائما بەلای پێغەمبەر صلی الله علیه وسلم دەفەرمێ لەولا ئەن الرسل لا تقتل لقتلتكما ئەگەر لەبەر ئەوە نەبووە کە نێردراوان ناکوژرێن لێرە دەمکوشتن یعنی چی هاتوون بەڵام بۆ زانیاریتان پەروەردگاری من گەورەکەی ئێوە کوشتووە کوڕەکەی لێ هەڵگەڕاوەتەوە کوشتوێتی دەڵێن چۆن دەڵێ بڕۆن وەزاخوایاننا یعنی چی ئەگەر لەبەر ئەوە نەبا کە نوێ نەر ناکوژێن عرفێکی نێو دەوڵەتی بووە ئەگەر نا بێئەدەبی وا بکەی بێنی پێغەمبەر بە دیلی بەری دوایی کە دەچنەوە خەبەریان پێ دەکا شێرۆیەی کوڕی کیسرا لە بابی هەڵگەڕاوەتەوە کوشتوێتی ئینقلابی لێ کودەتای لێ کردووە مەبەستم ئەوەی کە ڕەچاوکردنی عرفی خەڵک و کۆمەلگا مادام لەگەڵ شەریعەت تێک نەگیرێ ئەمە شەریعەت بخۆی فەرمانی پێکردو و پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام وای کردووە و خەلیفە ڕاشیدەکان وایان کردووە کەواتە خۆشواندن بە کافران کە حەرامە لە تایبەتمەندی دینیاندایە ئەگەرنا لە کاروباری دنیاییدا لە کاروباری هەڵسو کەوتەکاندا ئێمە شەریعەت پابەندی کردوین کە چی چاک لە هەر شوێنێک هەیە هەر قسەیەکی باش هەر زانیاریەک هەر شتێکی باش لە هەر شوێنێک لە هەر کەسێک هەیە لێ وەربگرین و زانیان لەو بارەوە بنچینەیەکی جوانیان داناوە دەڵێ انظر إلى ما قيل ولا تنظر إلى من قال تەماشا بکە چی گوتراوە تەماشا مەکە چێ گوتوێتی هەر کەسێک شتێکی باشی گوتووە ئەتۆ وەریگرە و تەبەنی بکە و کاری پێ بکە مامەستا ئەگەر بۆ چوونەکەی ئیبن عەثەیمین ڕەحمەتی خوای لێ بێ بە دروست وەرگرین کە ئێمە هیچ بەڵگەیەکی شەرعیمان دەست ناکەوێت کە یەکیەکی بۆنەکان مەسەلەن بسەلمێنێ و هەروەها بە شەرعیاندا بنێ بەڵام پرسیارەکە ئەوەیە ئێمە هەر کاتێک بەڵگەیەکی شەرعیمان لەسەر شتێک دەست نەکەوت واتە ئەو شتە بێ شەرعیە ئەوە بۆ بواری خواپەرستیەکان بەڵێ بۆ بواری خواپەرستیەکان ولەما ئەو بنشینان داناوە کە من زۆر جارم گوتوتەوە هەم لەو کتێبەدا هەم لە کتێبی چەند بابەتێکی هونەری لە کتێبی دیکەشمدا چونکە زۆر ئەسڵێکی گرنگە دەڵێ الأصل في العبادات الحظر إلا ما شرعه الشارع والأصل في المعاملات الإباحة إلا ما منعه الشارع پێچەوانەی یەکدین بناغە لەخوا پەرستیەکاندا قەدەغەبوونە مەگەر شەریعەتدانەر دای نابێ وەکو گوتم کەسێ بۆینە لە خۆڕا زۆرە ڕۆژوێک دابێنێ ئەبوو ئیسرائیل ڕۆژوی گربوو و نەزریشی کردبوو نەچێتە بەرسێبەر و قسەش نەکاو پێغەمبەر صلی الله علیه و فەرمووی با ڕۆژەکەی تەواو کە ئەوەندەی شەرعیە ئەوی دیکە قسە نەکردن و نەچوونە بەر سێبەر و لەبەر خۆرە تاوانەوە ماڵی قەڵ و سەر بە خاوەنیەتی هەروەها هەر شتێک لە بواری خواپەرستیەکاندا دابهێندرێ ئەوە بە نەسی حەدیسی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام پێش ئەوە بە نەسی ئایەتی خوای پەروەردگار قەدەغەیە دەبێت خواپەرستیەکان چۆن دانراون ئاوا پابەندیان پێوە بکرێ ئەمما ئەوەی جەنابت گوتت
ئای ئێمە ملزەمین بەڵگە بێنینەوە بۆ هەر هەڵس و کەوتێک بۆ هەر بۆنە و مناسبەتێک کە سازی دەکەین بەڵگەی شەرعی بێنینەوە دەڵێن نەخێر چونکە ئەگەر بە خواپەرستی لە قەڵم بدرێ بەڵێ خواپەرستی بەبێ بەڵگە ناگرێت بەڵە هەڵس و کەوتەکان بە پێچەوانەوە هەر هەڵس و کەوتێک بۆمان هەیە بیکەین بۆمان هەیە ئەنجامی بدەین مەگەر بەڵگەیەکی شەرعی لەسەر ڕێ لێ گیرانی هەبێ ئەگەر نە هەموو ڕەوایە بەڵە خواپەرستیەکان هەمویان ڕێ لێ گیراون مەگەر شتێک شەریعەت داینابێ کەواتە بۆنەکان لە ئەسڵدا کاک پەیوەند ئەگەر ئیبن عوثەیمین ڕەحمەتی خوای لێ بێ بازە هەر کەسێک دەڵێ وەڵا بۆ بۆنە و مناسبەتەکان دەبێ بەڵگەی شەرعی هەبێ دەڵێن بۆ خۆوانە خواپەرستی نین ئەوانە هەڵس و کەوتی نێوان خۆمانن هەڵس و کەوتی نێوان خۆمان لە ئەسڵدا ڕەوان هەمویان ڕەوان مەگەر شتێک بە بەڵگەیەکی شەرعی قەدەغە کرابێ یعنی خوای پەروەردگار دەفەرمێ وأحل الله البيع وحرم الربا خوا کردن و فرۆشتنی ڕەوا کردووە حەڵال کردووە بەڵام سودخۆری قەدەغە کردووە سودخۆری هەڵداوێردرێ لە زۆرەکانی کردن و فرۆشتن هەڵداوی زیاد دەکرێتەوە قەدەغەیە نەسی لەسەرە ئەدی زۆرەکانی دیکەی کردن و فرۆشتن هەمویان ڕەوان هەروەها خوای پەروەردگار دەفەرمێ يا أيها الذين آمنوا لا تأكلوا أموالكم بينكم بالباطل إلا أن تكون تجارة عن تراض منكم ئەی ئەوانەی بڕواتان هێناوە ماڵی خۆتان لەنێو خۆتاندا بە ناحەق مەخۆن مەگەر بازرگانیەک بێ بە ڕەزامەندی هەردوولا کەواتە هەر بازرگانی بە ڕەزامەندی هەردوولا بێ ڕەوایە بەڵام ماڵی یەکدی خواردن بە ناحەق بە دوزی بە غەش بە ڕێگری بە زەوتکردن قەدەغەیە چونکەوە نەسی شەرعیان لەسەرە کەواتە بە پێشەوانەوە بۆ یادوبۆنەکان پەکمان لەسەر هێنانەوەی بەڵگە نەکەوتووە چونکە لە ئەسڵدا ڕەوان دەبێت کەسێک کە دەڵێ حرام و قەدەغەن بەڵگە بێنێتەوە ئەوان بەڵگیان بەچی هێناوەتەوە بەڵگیان بەو بە چەندە قەیەک هێناوەتەوە کە هەمویان بۆ بواری خواپەرستیەکانن بەڵگیان هێناوەتەوە بۆ کە من أحدث في أمرنا هذا ما ليس منه فهو رد من عمل عملا ليس عليه أمر فهو رد باش ئەمەش دەڵێن فەرمایشتی پێغەمبەر صلی الله عليه وسلم بەڵاو مەبەستی پێ بواری دینداری و عیبادەتە نەک بواری دنیاداری هەڵس و کەوتەکان پاشان ئەوە بە بەڵگە دێنەوە کە ئەوەی کە پێغەمبەری خاتم صلی الله عليه وسلم وتاری جمعەدا دەیفەرموو أما بعد فإن أصدق الحديث كتاب الله وخير الهدي هدي محمد صلى الله عليه وسلم وكل محدثة بدعة وكل بدعة ضلالة راستا بەڵام محدثة داهێنراو بدعەتە واتە لە بواری عیبادەت و عەقیدەتە ئەگەر نا لە بواری هەڵس و کەوتەکاندا پێغەمبەر سەڵ بە خۆشی داهێناوە لە ڕۆم و فارس شتی وەرگرتووە خەلیفە ڕاشیدەکان شتیان وەرگرتووە لە بواری ئیدارە و بەڕێوەبردن و هەڵس و کەوتەکاندا کەواتە ئەوە گومڕایی نییە جا ئەوەی کە دەڵێ ئێمە پەکمان کەوتووە لەسەر بەڵگەیەکی نەقڵی بۆ هەر کاملەوە بۆنە و مناسبەتانە کە سازیان دەکەین لە ڕاستیدا ئەوە بۆنەکانی بە عیبادەت لە قەڵمداوە بە ناحەقیش بە عیبادەتی لە قەڵمداون چونکە ئەو ئایەت و حەدیثانی دەیان هێنێتەوە ئەوە ئیسپاتی ئەوە ناکەن کە ئەوانە عیبادەتن بەڵکو یاخود داهێنراون لە بواری دینداریدا چونکە هەڵس و کەوتەکانی بینی خۆمانن و بۆ وێنە خەڵک یادی چیمیایی باران دەکاتەوە یادی کۆرسەڕەو دەکاتەوە یادی نەورۆز دەکاتەوە کاکە تۆ یادی نەورۆز بۆ دەکەیەوە ئەوە ئاگەرپەرستی نەوەڵا ئاگەرپەرست نیم ئەی بۆچی یادی نەورۆز دەکەیەوە وەڵا ئەوە ئەمڕۆ کە ڕۆژی 21 ئایارە 21 سێە ئەوە لەم ڕۆژەدا کاوای ئاسنگەر لە زەحاک ڕاپەڕیوە و انقلابی کردووە و بەسەری دازاڵ بووە و خەڵک و میلەتی دەرباز کردووە لەوە کەچی دیکە بسەوسێندرێنەوە ئێمەش دڵخۆشین بەوە دەجاوت چ ناشەرێکی تێدایە نا ئاخرەوە وەکوی ئاخری مەجوسیەکان جیای مەجوسیەکان شەو ڕۆژ دەبێت لە بەرامبەر ئاگرەکەدا بوەستن و دەیپەرستن و نابێ ئاگرەکە بکوژێتەوە وەڵاوت لە ساڵێکدا سەعاتێک ئاگر دەکرێتەوە وەکو ڕەمزی دەربازبوونی چەوساوانە ئەتۆ هەموو خەڵک و میلەتە لە سلێمانی و هەولێر و دهۆک و کەرکووک کوێ دەستنە دەر نەکرد لێرە لەم بەشە کوردستانی ئێمە لە بەشەکانی دیکەی کوردستان بەڵکو لە زۆربەی وڵاتانی دنیادا ئەتوانە بۆ هەموو دەخێ خانەی کوفرەوە بەبێ بەڵگە
آخرەوە هی مەجووسەکانی ئاگری مەجووسەکان دەبێت هەمیشە باعثێ و تێنە گەیشتوویەتەوە کاتۆ لە خۆتەوە بۆ شتێک کە پەیوەندی بە دینەوە نیە لە خەڵکی دەکەی بەدین و خەڵکی لە بازدەی دین دەخێ دەرێ و خۆشت حەسر دەکەی لە ڕاستیدا ئەوە ناشیرینکردنی دینەوە ئەوە حاڵی نەبوونە لە دین و ژین ئەگەرنا تۆ لەکوێدا هەیە کە تۆ بێنی میلەتێکی مسلمان پێنج فەرزە نوێژ دەکا خوا دەپەرسێ ڕۆژ و دەگرێ هەموو شتێکی مسلمانەتی هەیە وەڵا ئەو ڕۆژە دەچێتە دەرێ تۆ ئایا ناودڵیت خوێندوتەوە بۆ تەقدیسی ئاگر دەسێت چێ دەچی ئاگر بپەرستێ مامەستا ئەگەر ئەمە زۆر جار پرسیارەکان زۆر دەکەینەوە چونکە پەیوەندی بە ئیمان و عەقیدەی ئینسانەوە هەیە بۆیە زۆر بە گرنگی دایانەیە کە زۆر جار من نەزانم هەندێک پرسیار هەیە جەنابەت وەڵامە داوەتەوە و هەندێک وەڵامیش ئەبێ بە زۆر جار بە دووبارە بەڵام قەیناکە ئەمە جارەوە پیا و عەرزی دەچێڵێ دوایی وەردی دەداتەوە وەردانەوە لە ناوچەی شارباژێر بەکاری دێنن ینی دووبارە کێڵانەوە بۆی کە ئەگە کەستەکەگەڵی تێدا بوون ورتر بێ دوای کە دەچێندرێ باشتر باشیە بێتەوە مامەستا ئەگەر بڵێن ئایا لە شەرعا شتێکێک لاکەرەوەمان هەیە بەڵگەیەک لاکەرەوەمان هەیە کە بێت جەژن و بۆنە و ئاهەنگەکان پۆلێن بکە بە هەندێکیان بڵێ ڕەوایە بەشداری بکەن بە مسلمانان و لە هەندێکیان تەحریم کە واروها پێ بڵێ نەهی لێ کرد بێ و بڵێ بەشداری مەکەن شتی وەمان هەیە نەخێر من شتیوان پێشک نایە بەڵام هەڵس و کەوتەکان هەموویان چ یادوبوون و جەژنەکان و چ هەر هەڵسۆتەکانی دیکە تەماشای ئەوە دەکرێت تەماشای نێوڕۆکی خۆیان دەکرێت ئایا بەو شێوەیەن کە بەرژەوەندی بێن نەدی یاخود زەرەریان لێ دەکەوێتەوە هەروەکو ئیبن باز ڕەحمەتی خوای لێ بگوتوێتی ئەو گرێبەستە تەماشا دەکەین ئەگەر بە شێوەی شەرعی بوو دەڵێن ئەوە عەقد شەرعی ئەگەر نە دەڵێن عەقد باطل ئەمە مەسەلەی بیدعەت و شتی نایەتەوە ناو بۆیە من شتێکم پێشک نایە بڵێ ئەو یادوبۆنانە ڕەوان ئەوانە ناڕەوان لەسەر چ بناغەیەک مەگەر بگوترێ ئەو یادوبۆنەیە لە خودی خۆیدا ناشەرعیە بۆ وێنە بەنسبەت ئێمەی مسلمانەوە نەسڕانیەکان یادوبۆنەیەکیان هەیە دەڵێن لەم ڕۆدا بۆ وێنە دەڵێن لەم ڕۆدا عیسا سەڵات و سەلامی خوای لەسەر بێ ئیعلانی کردووە کە کوڕی خوایە ئەوە بڵین شتێکی وا هەبێگەر ئەمە دەڵێن بە ئەوە شتێکی ناڕەوایە چونکە عیسا بەندەی خوایە بەڵام وەڵا لەو ڕۆژەدا عیسا لەدایک بووە جامش پێمان خۆشە عیسا لەدایک بوو پێغەمبەرێکی خوایە و دڵخۆشین ئێمەش یا مەسەلەن جوولەکەکان ڕۆژێکیان هەیە کە ئەو ڕۆژە لە دەریای سوور پەڕیونەوە و لە فرعون دەربازیان بووە دڵخۆشن ئەمەش دڵخۆشی الحەمدلله کە بەنو ئیسرائیل وەختی خۆی مسلمان بوون بەندەی خوا بوون فرعون چەوساندوونیەوە موسا عەلەیهی سەڵات وسەلام دەربازی کردوون هەر بۆیە پێغەمبەر صلی الله علیه وسلم کە چۆ مەدینە لە مەدینە جوولەکەکان ڕۆژێکیان هەبوو تێدا بە ڕۆژوو دەبوون کە ڕۆژی دەی محەڕەم بوو عاشوڕا فەرمووی ئەو بۆچی بە ڕۆژوو دەبن گوتیانەوە بۆکو دڵخۆشی ئەوەی کە لەم ڕۆدا لەو ڕۆژەدا خوا ئێمەی دەرباز کردووە لە چەنگی فرعون و لە دەریای سوور پەڕین و بەرەو دەشتی سینا هاتووین فەرمووی نحن ئەحەق بموسى منهم یا منکم ئێمە شایستەترین بە موسا ئێوەش بە ڕۆژوو بن دوای فەرمووی ئەگەر ساڵێکی کە بمێنم لە ئەصومەنە التاسع نۆیمیش بە ڕۆژوو دەبم بۆی ڕێک ئەو هوی جوولەکەکان نەبێ هەر ئەوان هەر دەی محەڕەم پێ دەبن ئێمە نۆیمیش پێ دەبین من بەستم ئەوەیە کە ئێمە پێغەمبەرانی پایەبەرزی خوا سەڵات و سەلامی خوایان لەسەر بێ هەموو ئەو یادوبۆنانەی کە بۆ پێغەمبەرانی خوا دەکرێنەوە ئەگەر لە خودی خۆیاندا ناشەرعی نەبن ناڕەوا نەبن هیچ گرێ و گۆتاڵێکیان تێدا نییە جا بەنسبەت هەم بۆنەکانەوە هەروە چه بۆنەی جیهانی بن کو ڕۆژی کرێکاران ڕۆژی جوتیاران ڕۆژی ڕۆژنامە نووسان چه پیشەیی بن چه بۆنەی دینی بن مۆرکێکی دینیان هەبێت وەکو لە دایکبوونی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام وەکو شەورۆ بەرز بوونەوە وەکو جەنگی بەدر وەکو ئازادکردنی مەکە وەکو کۆچکردنی پێغەمبەر صلی الله علیه و سلم بۆ مەدینە هەموو ئەوانە یاخود نیشتیمانی بن نەتەوەیی بن بەنسبەت خۆمانەوە وەکو
ڕۆژی نەورۆز وەکو کۆچڕە و وەکو جا چ خۆشی بوو بن چ ناخۆشی بوو بن چون پێشتر باسمان کردو عید العید ما يعود بجا چ دڵخۆشکەر بێ وەکو ڕۆژانێک کە خەڵکیاندا ئازاد و ڕزگار بوو و چند دڵ ناخۆشکەر بێ یادی دەکەیەوە تۆ کە خوا ئەو بەڵای هات بەڵاخوا دەفعی کرد و من تووشی ناڕەحەتی بووین دەی پەندی لێ وەربگرین جارێکی کەشتیوانەکەین کە ئەو بەڵا ناخۆشەمان بەسەر بێتەوە یا ستایشی خوای لەسەر بکەین کە ئەکاتی خۆی ئەو بەڵایەمان بەسەر هات بەڵام ئێستا الحەمدوللا لە حاڵێکی دیکەداین هەموو بۆنەکان چ خۆش بن چ ناخۆش بن کە تۆ یادیان دەکەیەوە هیچ ناشەرعی تێدا نییە و پۆلێنکردنی بۆنەکان بۆ شەرعی و ناشەرعی دەبێت بڵێن لەسەر چه بناغەیەک مەگەر وەکو گوتم لەسەر ئەو بناغەیە بکە وەڵا لەسەر ئەو بناغەیە کە ئەو بۆنەیە لە خودی خۆیدا ناشەرعیە یاخود ئەو شتە بە شێوەیەک دەکرێت کە بەرژەوەندی ناهێنێتە دی ئەو کاتە لەبەرەوە کە بەرژەوەندی ناهێنێتە دی یا بە شێوەیەکی ناشەرعی دەکرێت بۆیە نە ڕۆژبەڵک تیا دەکرێت شەرابی تێدا دەخورێتەوە شتی خراپی تێدا دەگوترێ ئەو کاتە لەبەر کردەوە خراپەکان بۆنەکە ناڕەوا دەبێت ئەگەنا لە خودی خۆیدا ڕەوایە باش مامۆستا پرسیارێک کە مەزانم بۆ چوونی تۆوانیە مامۆستا بەڵام باز لە واقعەکە کە مامۆستا بۆچی دەبێت دین بە جۆرێک بێ ینی بەردەوام لەگەڵ ژیناتێک بگیرێ ینی ئەگەر ڕۆژێک هەبێ بۆ ڕۆژی کرەکانە ڕۆژێک هەبێ بۆ ڕۆژی دایک ڕۆژێک هەبێ بۆ یادی لە دایک بوونی مناڵ ئەو بۆنانە ینی بۆ دەبێ وا تەسەوور بکەین کە ئەمانە مادام جۆرێک لە شادیان تیا جۆردرێت یا مەسەلەن بۆ منە بەدیوەکەی تراوە کە جەنابەت پەولەنت کردووە جۆرێک لە ماتەمینیان تایە یا مەسەلەن بۆ منە ناڕەحەتیان تایە بۆ دەبێت تەسەووری ئەوە بکەین کە دین لەگەڵ ئەم شادیە تێگەگیرێەوە لەگەڵ ئەم جۆری مەسەلەن بەرخوردەی کە مەسەلەن بۆ منە بۆ ئەم بۆ نێژ جەبەجەیەکرێت تێک بگیرێت قسەکە لەسەر ئەوەیە ینی دامە ئێمە هەستیارێکمان هەیە مامۆستا لە بەرامبەر ئەمەیە ینی کە بۆنەیەکێتە پێشەوە ئیلا زۆر بە هەستیاری و مامەڵی لەگەڵاکەین لەبەرەوەی تەسەووری ئەوەکەین کە دین لەگەڵا تێگەگیرێت بەڵێ کاک پەیوەند مسلمانان کاتێک دەکەونە حاڵەتی چەوسێنراوی و بێدەسەڵاتی بە زۆری لە حاڵەتاندا هەستیاریان بە هەموو شتێک پەیدا دەبێت مسلمانان کاتێک لە حاڵەتی دەسەڵاتدان لە دەست ڕۆیشتون و هەیمەنەتیان هەیە ئەو هەموو هەستیاریان ناوێت لە سونەنی بەیهەقیدا هاتووە کە ڕۆژێک شیرینیەک دێنن بۆ عەلی کوڕی ئەبی تاڵیب لە کوفە ئەویش دەڵێ ئەوە چییە دەڵێن ئەمڕۆ نەیروزە نەورۆز ئەویش دەڵێ ئیجعەلوا کل یەوم نەیروزا یا کل یەوم فەیروزا هەموو ڕۆژێک بکەن بە نەورۆز واتە هەموو ڕۆژێک شیرینی ببەخشنەوە ئەوانە مسلمانان کاتێک کە دەسەڵاتیان دەبێت دەست ڕۆیشتون ئەو هەستیاریان نابێت کاتێک کە چەوسێنراوە بێدەست و کەساسن لە سێبەری خۆیان دەسەڵەمنەوە بەڕاستی زیاتر ئەوانە هەموو شتێک دەوری مسلمانان بە محەڕەمات دەتەنن ئابڵوقیان دەدەن بە محەڕەمات کە چاک لە دین تێنەگەیشتن و چاکی لە ژین حاڵی نەبوون کاکە دین بۆ ڕێخستنی ژین هاتووە دین بۆیە هاتووە هەموو ئەو شتانی لە ژیانی ئێمەدا بە کەڵک نایەن لایان بەرێ و هەموو ئەو شتانی کە پەسەندە بیان چەسبێنێ یەأمرون بالمعروف وینهون عن المنکر دین بۆیە نەهاتووە خەڵک عاسیەکە دین بۆیە نەهاتووە کە دەست و پێی خەڵک ببەستێ بە تایبەتی لە هەڵسوکەوتەکانی نێو خۆیاندا دەستیان کراوەیە بەڵام دین هاتووە کە لە مامەڵە لەگەڵ خوادا سبحانه وتعالى ڕێو شۆنت بۆ دابنێ و نەختە خستۆتە سەر پیت بەڵام لە مامەڵەی بینی خۆماندا بازنەیەکی فراوانی داناوە چۆن بەرژەوەندی دێتە دی وا بکەن و چەند هێڵێکی گشتی داناوە چۆن بەرژەوەندی تحقیق دەیە وا بکەن بۆیە ئەوانەی کە وا بیر دەکەنەوە کە دەبێت دەوری مسلمانان بە قەدەغەکراوەکان بتەنین پێچەوانەی دەقی آياتي خواه فرقار دا جولينوا كخوا دا فرمي يا أيها الذين آمنوا لا تحرموا طيبات ما أحل الله لكم ولا تعتدوا إن الله لا يحب المعتدين أي أواني برواتان هناوا أوشت باكو چاكاني خوا بوي الروا كردون قد غيان مكان والسنورشتيني مكان خوا سنورشتيناني خوش ناوين خوا سنور بزيناني خوش ناوين كأواني خوا الرواي كردون تولى خلشان نار رواوكي هروها لسورة نحل دا فرمي ولا تقولوا لما تصف ألسنتكم الكذب هذا حلال وهذا حرام لتفتروا على الله الكذب
إن الذين يفترون على الله الكذب لا يفلحون. دفرمي هر بوك زمانتان بدرو ديلي ملن أو حلال أو حرامة بو يدرو بناي خواو بكن بناي خواو شتيك قدغا بكن أو أنيك درو بناي خواو دكن سرفراز نابن. كاك بيوند پیغمبر دفرمي عليه الصلاة والسلام الحلال بين والحرام بين وبينهما أمور مشتبهات. حلال آشکرای و حرام آشکرای هندشتیشن لنیودان ویشون بوجدشون تو دبی خول شبهات بپارێزی حدیثەکە وا دەفەرمێ بەڵام لە بواری هەڵس و کەوتەکاندا دەقێکی شەرعی شتێک قەدەغەنەکە بە قەدەغەنە داناندرێ مەگەر بڵێن وڵا ئاخر بەرژەوەندی تێدا نییە یا مەسەلەن بە کەڵک نایە ئێو کاتە بڵێ بە کەڵک نایە بەڵام نابێ مەسەلەی بدعەت و حرام شتی بەریە سەرێ. هەر بۆیە زانایەکی گەورەی مالیک ڕەحمەتی خوای لێ بێ کە ئەوە شتێکە ئێستا دەیڵێم ڕەنگە زۆر لە بینەران و بیسەران سەریان لێ سوڕ بمێنێ. مالیک ڕەحمەتی خوای لێ بێ دەڵێ جگە لەو چوار شتانەی کە خوا لە چوار شوێنی قورئاندا لە دوو سوورەتی مەککەیدا سوورەتەکانی نەحل و ئەنعام و لە دوو سوورەتی مەدینەیشدا سوورەتەکانی بەقەڕە و ئەلمائیدە خوا دەفەرمێت چوار شتانیان قەدەغ کراوە. گۆشتی بەراز مردارەوە بوو خوێن سەربڕاو بۆ غەیری خوا دەفەرمێ هەرو چوارە قەدەغان. مالیک دەڵێ غەیری ئەو چوارانە وەکو حرامی شەرعی هیچی حرام نییە بەمارەوە بە سەگیشەوە بە هەرچی شتە مالیک ڕەحمەتی خوای لێ بێ ئیمامی ئەهلی مەدینە دەڵێ هیچ شتێک وەکو حرامکردنی دینی حرام نییە بەڵام دوای ئەگە لە ڕووی طبیەوە دەرکەوت کە زەرەری هەیە لە ڕووی تەندروستیەوە خراپە ئەو کاتە دەکەوێتە بەر حکمی ئەوەی کە خوا دەفەرمی یحل لهم الطیبات ويحرم عليهم الخبائث هەرچی پاک و چاکە بۆیان حەڵال دەکات هەرچی پیس و زیانبەخشە لیان قەدەغە دەکات. طبعا إمام مالك أجاي له فرمايشتاني بيغمبر هي عليه الصلاة والسلام نهى الرسول الله صلى الله عليه وسلم عن أكل كل ذي ناب من السباع وكل ذي مخلب من الطير ونهى عن أكل اللحوم حمر الأهلية هبو خاون كلبيق لدرندان هبو خاون سرنوشيق لبالندان وكري مالي أجاشي لوش هي جاء أما یان ئەوتا دەفەرمێ فەرمایشتەکەی پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەوانیان هەڵاواردوون تەخسیصی عامە یان ئەوتا ئەو ڕەنگە حەدیثەکانی سەنەدی حەدیثەکانی بەلاوە ڕاست نەبوو بێ ئەگەن ئەو دەڵێ هەرە چوارە قەدەغەت مەبەستم ئەوەیە کاک پەیوەند فراوانکردنی قەدەغە کراوەکان زۆر خراپە شەریعەت زۆر هەستیارە و پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام کاتی خۆی فەرمایشتەمان هێنا إن الله تعالى فرض أشياء فلا تضيعوها وحد حدود فلا تعتدوها وحرم أشياء فلا تنتهكوها وسكت عن أشياء غير نسيان فلا تبحثوا عنها. خوا هندشتي واجب كردوا زایان مەکەن هەندێشتی قەدەغە کردووە مەیان شێنن هەندێک سنووری داناوە مەیان بەزێنن لە هەندێشتیش بێدەنگ بووە بەبێ ئەوی کە لە بیری چوو بێ لیان مەپرسن لە ئەنجامی لێپرسیندا نۆکو بازنەی قەدەغە کراوەکان فراوان ببێ وخوا سبحانه وتعالى هەرچی لەم کەون و کائیناتەدایە بۆ مرۆڤەکانی خوڵقاندووە مادام لێ بەهرەمەندە من با بەهرەی لێ وەربگرن با بەناوی دینەوە لەخۆوە دنیا لە خەڵک نەکەینە چەرمی چۆلەکە هەر لە کەوری خۆیاندا نێوەرە بجوڵێنەوە ها ئەوە بیدعەتە ئەوە حرامە ئەگە بەڵگەیەکی ڕوونمان نەبێ هەتا عولەمای ئێمە ئیمام مالیک ڕەحمەتی خوای لێ بێ دەڵێ وشەی حرامی بەکار نەدەێنا مەگەر ئەوەی کە حرامی قەطعی بێ ئەوی دەکە دەیگو بڵێ پێم پەسەند نییە نایکەم پێم چاک نییە بەڵام کە گوتت حرام دەبێ بەڵگەیەکی قەطعیت بەدەستەوە بێ ئەگەنە هەر لە خۆ نابێ شت لە خەڵقەکەدا بڵێ پێم چاک نییە بڵێ ڕام لەگەڵی نییە ئەمما کە گوتت حرامە واتە خوا قەدەغەی کردووە کوا بەڵگەکەت دەبێ بەڵگەیەکی ڕوون و بێچەند و چوونت هەبێ ئەو جا بڵێ فڵان شتە قەدەغەیە. مامۆستا لە کۆتاییە یەک پرسیاری تر خۆی فەرزەکان لەوەی کە بیکەم ئەویش ئەوەیە ئەگەر شوبهات لە بابەتی عەقیدە و ئیمانە هەبێت ئایا لە بواری کردەوەکانیشە هەیە ئەوەی مەسەلەن بۆن من ئێمە بڵێن ئەگەر لە بابی عیبادەتە هەبێت شوبهات لە باب معاملات و هەروەها کردەوەکانیشە شتێکمان هەیە ناوی شوبهات بێت
بيقومان هر پیغمبر عليه الصلاة والسلام كذا فرمي الحلال بين والحرام بين وبينهما أمور مشتبهات حلال وحرام زيادة البباري هل سكوتا كان قماني كدانيا بباري هل سكوتي سياسية إدارية كومالاتية آبورية جانو گوزرانا بيقومان بپلی كم زيادة أودا قريتوا شتي شبهدار واتا ئێستا زۆر جۆرە کڕین و فرۆشتن و مامەڵە هەن لە نێو خەڵکدا زۆر جار لێمە دەپرسن شوبهەدار واتە تۆ تەواو دڵنیانی کە حەڵاڵە یاخود لە سەرێک وەکو حەڵاڵ دەچێت لە سەرێک وەکو حەرام دەچێت یا زانایان مەسەلەن ڕای جیاوازیان لەبارەیانەوە هەیە وەکو بەیع ئەجەلەین شتێک بە ئێستا بەو نرخە و دواتر بە نرخێکی دیکە وەکو بەڵێک مامەڵە و بازرگانی هەن تازە داهێدراون بۆ وێنە کڕین بە ئەنتەرنێت فرۆشتن و کڕین بە ئەنتەرنێت هەروەها ئەوە دەچێتە نێو بواری باری کەسێتیشەوە ئایا ژنمارەکردن بە ئەنتەرنێت کە تۆ ئافرەتەکە ببینی دوو شاهیدەکان هەبنەوە ئەمە چۆنە ئەمە لەو قەزیانن کە لەم ڕۆژگارەماندا هەن و هەندێکیش لەو مەسەلانە کاتی خۆشی بوون وەزانان ڕازیایان لەبارەیانەوە بووە بێگومان وەکو فەرمایشتەکە دەفەرمێ فمن اتقى الشبهات فقد استبرأ لدينه وعرضه ومن حام حول الحمى يوشك أن يرتع فيه ولا صحيح بخاري مسلم ده فرمي حلال أشكراي حرام أشكراي هەندێشتان لە نێو دانوێ چوون هەر کەسێک خۆی لە شوبهەدارەکان بپارێزێ ئەوە هەم دینداری خۆی هەم کەسایەتی خۆی ئابڕووی خۆی پاراستووە و هەر کەسێکیش ئاژەڵەکانی لە دەوری قەدەغەبلەوە ڕێنێ ڕەنگە بچنە تێی قەدەغەکە بشتێنن کەواتە دەبێت ئینسان دووربینی بکە بەڵام دووربینیکردن جیایە و خەڵقی عاسێکردن جیایە کە دنیا لە خەڵکێ چەرمی چۆلەکە بە ناوی دینداریەوە و ئەو فەرمایشتەی پێغەمبەریش صلی الله عليه وسلم کە من لە نووسینێکی فەیسبووکدا لەژێر ناونیشانی کۆمەڵ و گۆڕانکاری لەکوێوە بۆکوێ لەوێدا ئەو فەرمایشتەی پێغەمبەرم هێناوە عەلەیهی سەڵات وسەلام زۆر جێی سەرنجە کە دەفەرمێ ما بال رجال يبلغهم أمر من أمري ترخصت فيه فيتنزهون عنه ويكرهونه فوالله لأنا أتقاهم لله وأشدهم له خشية أما لصحيح بخاري مسلم ده دەفەرمێ بۆ پیاوانێک کارێکیان لە کارەکانی من پێدەگا هەڵسوکەوتێکیان لەوانی من پێدەگا کە مۆڵەتم تێدا وەرگرتووە کەچی ئەوان خوانی لێ بە پاک دەگرن و ڕقیان لێیەتی سوێن بەخوا من لەوان زیاتر پارێز لەخوا دەکەم و لەوانی زیاتر سام و هەیبەتم بەرامبەر بەخوا هەیە کەواتە کاک پەیوەند مەرج نییە هەر کەسێ بەلای سەختگیریدا بوو لە خەڵکی دیکە بەتەقواتر بێ جاری وایە زۆر سەختگیریکردن لە خودی خۆتدا بۆ خەڵک نیشانەی بێتەقواییە تەقوا ئەوەیە تو پابەندی بە شەریعەتەوە من زۆر جار بە سوحبەت دەڵێم هیوایە هەیە دەیەوێت لە ئیسلام تێپەڕێنێ هیوایە دەیەوێت پێش پێغەمبەر بکەوێتەوە عەلەیهی سەڵات وەسەلام وەکو ئەو سێ سەحابیەی کە چوونە ماڵی پێغەمبەر صلی الله علیه وسلم و لەبارەی خواپەرستیەکانی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام پرسیاریان کرد کاتی هەواڵیان پێدرا گوتیان عیبادەت و تاعەتی ئاوایە شەو نوێژ و ڕۆژی و سونەت و عیبادەت و ئەوانێ كأنهم تقالوها بكم ياندانا یەکێکیان گوتی من لەمە دووە شەو نوێژ دەکەم و ناخەوم یەکێکیان گوتی من بە ڕۆژوو دەم ڕۆژی سونەت و نایپسێنمەوە ئەوی دەکەشیان گوتی من ژنان نایەنم ژنێ نایەنم هاوسەرگیری ناکەم یعنی بە هەر سێکیان لە پێغەمبەر سڵ بە تەقواتر دەبن لە حساب کاتێک پێغەمبەر هاتەوە عەلەیهی سەڵات و بۆیان گێڕایەوە فەرمووی من رغب عن فرمي من روجي سنتي دەگرم و جاری وار ناشگرم شەو نوێژ دەکەم و دەشخەوم هاوسەرگیریش دەکەم و ژنانیش دێنم هەر کەسێ لە ڕێبازی من لادا لە من نییە کاکە نابێ ئەکەڵکەڵەی ئەوەت لە کەلەدا بێ لە پێغەمبەر بە تەقواتر بی جا ئەوجا یعنی من نازانم هێندێک کەس لە خۆی کردو بە وەسی بەسەر دینەوە هەر لە خۆوە نەقڵیاتی حەڵاڵ و حەرامی دانا و نەقڵیاتی بەهەشت و دۆزەخی دانا ئەو نیشانەی بێتەقواییە ئینسان دەبێت متەواضع بێ لە بەرامبەر خوادا و دەبێت لە بەرامبەر بەندەکانی خوادا خۆ بە کەمگر بێ و خۆت پێلەوان چاکتر نەبێ و زۆر وریابین بە بۆچوونی خۆمان دەستکاری سنوورەکانی شەریعەت نەکەین هەروەکو چۆن حەرام حەڵالکردن ناڕەوایە
حەڵال حرامکردنیش هەر ناڕەوایە یعنی دەبێ وریابینێ من حەڵال و حرامی خوا دەستکاری نەکەین بە بەڵگەی قەطعی و یەکلاییکەرە و ڕوون و بێچەند و چۆن نەبێت بەڵێ خوای گەورە پاداش باتەوە مامۆستا ئەڵقەی ژمارە 84مان کۆتایی هات بەڵێ خۆشەویستان بەم شێوەیە گەشتنە کۆتایی ئەڵقەی ژمارە 84 تاکو بە گەشتنەوەیکی دیکە هەمووتان بەخوای گەورە هەسبێت